باشە دکتۆرە ژیان دکتۆری چی بە تۆ بەخشیوە؟ با پێت بڵێم ئێستا کە بیر دەکەمەوە دەڵێم ئەگەر ئەمن ئەندازیار بام چم دەکرد لەگەڵ ئەوەی ئێستا ئەوەی کە دێتەوە بیرم ئەمن ئێستا وەکو پزیشک زۆرم کردیە زۆر ئەو شتانێک کردیتم یعنی لە ڕووی مرۆڤایەتیەوە زۆرم کردیە یعنی لە قورئان زۆر باسی میزان دەکا وانە بەڵێ ڕاستە کە بووی بە پزیشک لە مووقفەتی وای کە تووشی هەزارەها حاڵەتی وا دەبی ئەو هاوسەنجەی بپارێزی بکەم یان نەکەم ئەوەندە یا کەمتر ئەوم پارەی وەرگرم یا کەمتر وەرگرم ئەوەندە بەسە ئەو عملیاتی بکەم ئەوەی نەکەم بە خۆم بیکەم یا بینێرمەجەیەکی تکە لە هەموو مووقفەکانمان لە هەموو لەحزەکانمان تێدایە تووشی گوناحبی معنەی چی بەنای بەرامبەرەوەش دەتوانێت لە جێوە تۆ سەدەقەی بکەی بەبێ ئەوەی فلسەتیشت داوی بۆی بڕیاری باش بدەی بۆی باش چارە بکەی ئەوجا بەڕاستی نعمەتە بەوا بڵێم کورتی ڕاستە باشە دکتۆرە بە پێی ئەو قسانە کە کردت دەبێ پەیوەندی نێوان نەخۆش و دکتۆر چۆن بێت خەڵک بەگشتی لە هەموو کەس ناڕازینە یعنی لە مامۆستای ناڕازینە لە سەوزە فرۆش ناڕازین لە زێڕنگ ناڕازین لە دکتۆر ناڕازینە بەخۆی خەڵکەکە ئەوەی گۆڕایە سروشتی خەڵکەکەی گۆڕایە خەڵکەکە حەزیان لە گلەییە حەزیان لێیە ڕخنەت لێ بگرن قەت نالێن شەیماخان ئاوا و ئاوایە دەگەڕێن ئەگە شەیماخان شتێکی بەرکردەوە چێ شتەی لە بەرکردیان لە شتێکی نەگەتیڤ دەگەڕێن لە تو لە ئەرێنیەکان ناگەڕێن بەگشتی ینی هەمووی وایە